خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پاڵۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ڕووداوەکان بۆ پێکهێنانی دوو سەرۆکایەتیەکەی تری عێراق خێران هەر ڕۆژە و بە ڕووداوێک ئاشنابین. پارتی دموکراتی کوردستان کاندیدێکی تری خستە ململانەوە بۆ بەدەستێنانی پۆستی سەرۆکۆمار. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە ئاستی باڵا بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ ئیتاری تەنسیقیان چوارچێوەی هەماهەنگی کۆبەوە، دواتریش لەگەڵ باڵیۆزی ئەمریکا و رووسیا کۆبەوە. ململانەکان گەرم و گورترن. خەڵک بەگشتی چاوی لەسەر ئەوەیە کە یەکێتی و پارتی لە دوجاریش بێ ڕێبکەون، بەڵام ململانەکان تا دێت تۆختر دەبنەوە، خەتەکان تا دێت تۆختر دەبنەوە. تانە هەیە لە بڕیاری دووبارەکردنەوەی دەرگا بۆ خۆ کاندیدکردن. ئایا محکەمەی فیدراالیان دادگای فیدراالی چ بڕیارێک دەدات دەربارەی ئەوە؟ یەکێتی و پارتی هیچ زمینەیەک ماوە لە بەردەمیان کە ڕێککەون دۆخی هەرێمی کوردستان و مەشهدی سیاسی لە 4 ساڵی داهاتووی عێراق ئەگەر حکوومەت پێک بێت ڕۆڵی کورد بەو پەرتەوازەیە چی دەبێت، تا چەند کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت. هەمووانە ئەم شەو و دوا زانیاری و شرۆڤەکان ئەم شەو لە پانۆراماوە لە ڕێگەی بەڕێز عەدنا عوسمان نووسەر و چاودێری سیاسی و سیاسەتمەدار. سوپاس کاکە دیارنی ماوەیەکە شتێک باشترە سەرکەوتوبی. مەشهدەکە چۆنە بینی؟ مەسەلەن کاندید بۆ کاندید مەسەلەن ململانەیەکێتی و پارتی خەتێک دیار نییە کە دوجار ئەو دوو هێزە بگەێنێتە نەتیجەیەک یان بیانگەێنێتە ڕێککەوتنێک و خەڵکیش داوای یەک ریزی ئەکاوە هەر یەکە و ئێستا بە خەتێکەوە خەریکی ململانێن. سپاس کاک زاناکیان. وڵات جارب بۆ یەک ریزیەکە ڕاستیدا لەوانەیە کێشەیەکی گەورەمان لەگەڵ خودی ئەم مەقولەیە هەبێت مەسلەی یەک ریزی، چونکە یعنی ئێمە لەم سەردەما لە 2021-22 ئێستاکە ینی جارێکی تر باسی وەکو چلەکان و ئانا کورد دەبێ یەک گرتو بێ یەک ڕزبین و ئەگەر یەک ریز دەبین ماڵمان بە قوڕێگیریە و ینی مەفروض وایە لە دنیای سیاسەتە کە ئێستا مەسلحەتەکان بەرژەوەندەکان زۆرتر تەحەکومی پێەکەن، بۆ دەرگاکان زۆر کراوەترە، زۆر ئەوەیە بۆ مەجموعەیە جیلی تازە هاتوتە پێشەوە کە ینی جیاواز لە جیلە تەقلیدیەکەی جاران یا جیلەکەی کە پێشتر قیادەی جوڵانەوە سیاسەکانی کرد. ئەمانە هاتوونەتە پێشەوە و زیمامی ئەموریان گرتوتە بەرەوانە مەفروض وایە بەشێک لەو مەفاهیمانەیەش بگۆڕێ. من نازانم کورد بۆ نووساوە بەوەی پێی وا بێت ئەگەر کورد بە 2 کاندید یا 3 کاندید یا 4 کاندید بڕە عیبەیەکی زۆر گەورەیە لە عالەما خەڵکەیە بۆ پۆستی سەرۆکۆمار چەند سەد کەسێک خۆی کاندید دەکات. لە فەرەنسای ئێستا بۆ سەرۆکۆمار دنیای خەڵک خۆی کاندید کردو نەعیبەیە مەسەلەکەەوە بێت کە هەرێمی کوردستان دایم تۆ فۆبیای مەترسی هەیە، هەمیشە فۆبیاوەی کە بڵێ هەمیشە مەترسیەک دروست دەکرێت، هەمیشە خەڵک لە نیگەرانی و قەلەقوانە. پێمان وا بێت ئەگەر سەرۆکۆم کورد بە یەک لیستەوە یایە بە یەک کاندیدەوە نەڕوا ئیتر ماڵی کورد وێران وانە بێ خۆ پێشتریش تاقیمان کردەوە، پێشتریش هەردوو حزبەکە ئیدی جیاوازیانە بوو، لیستی جیاوازیانە بوو، پێشتر خراپتریش ئەبدوو حزبە شەڕێکیان کرد و یەکتریشیان کوشت و لە یەکتریشیانی کردومانە. ینی ئەوەی ئاسمانی سیاسەتی کوردی بەمە کون نابێت و پێمان وابێ ئەگەر 2 کاندیدوانە بێت. ینی ئەم فۆبیایە و ئەم ترساندنەوە ئەم تۆقاندنەوەمانە شتێکی زۆر خراپە و شتێکی ناسیاسیە، پێش هەموو شتێکی ناسیاسیە. زۆر ئاساییە یەکێتی کاندیدی هەبێت، کاندیدی خۆی هەبێت، پارتی کاندیدی خۆی هەبێت و زۆر ئاسایە هەردووکیان ڕێکەون، هەردوو حزبە گرنگەکە ڕێکەون و زۆر ئاسایشەنەوەی نێو لایەنەکانی تر و خەڵکی سەربەخۆش خۆی کاندید بکات بۆ ئەوانە کورد عەرەب ئەوانە خۆیان کاندیدکەن بۆ پۆستی سەرۆکۆمار و مافیەکەی دەستوریەوەی شرایطەکانی تیابێت مەرجەکانی تیابێت ئەتوانێت خۆی بکات. ینی هیچ نەتەعقیدێکی تیابینن نە عیبەیەکی تیابینن، پێشم وایە ماڵی کورد بە ئەوەی بە یەک کاندیدۆ بڕۆن ماڵی کورد زۆر تۆکمە بێت، ئەگەر بە 10 کاندیدۆ ماڵی کورد پەرتەوازە بێت، نە پەرتەوازە بێت نەوانە ئەگەر پەرتەوازە بێت لە مەسائلی تران لە سەرۆکۆمارە پەرتەوازە نەبێت. پێشتریش لە 2010 لەسەر سەرۆکۆمار ڕێک نەکەوتن، منافەسە هەبوو، دژایەتی یەکتر هەبوو، سوێن خواردن و تەڵاق خواردن هەبوو کە جارێکی تر لەگەڵ یەکای نەکەن، دواتریش دانیشتن و حکوومەتیان پێکەوە بڕیەوە برد و ئیدارەدا و ئەوانە کرد. ئێستاش هەر بەو شێوە بێت، ینی ئەم کەفوکوڵا ئەنشێتەوە، مەساڵحەکان زۆرن گەورەترن، مەسلحەتی دوو حزبەکە لەگەڵ یەکە، مەسلحەتی ئابووریان، مەسلحەتی سیاسیان، مەسلحەتی استراتیژی ئەم دوو حزب پێکەوە ئیدارەدان یاریەکە منتیقەیەکیان بەدەستەوەیە. پێم وایە زۆر لەوە گەورەترە کە پێمان وابێ بە
پۆستێک دیارە مەبەستم لە کەمکردنەوەی پۆستەکە نییە بەڵام بە شخصەنەکردنی پۆستەکە بەم شێوەیە و شخصەنەکەیش بڕاتە ئاستی عینادی لە هەموو حاڵەکان هەم هەڵەیە ئەوە هەمیش بەو شخصەنەکردنە ئاستی پەیوەندەکانی یەکێتی و پارتی تێک ناچێت. باشە مەشەدی ئێستا کە پارتی بەرەو سونە و سەدرە و یەکێتی زیاتر لە چوارچەوەی هەمانجی نزیکە ئەمە بۆ ئایندەی هەرێمی کوردستان زۆر جار ئەوترێت مەسەلە لە ئێستاە ئەوترێت بە تایبەتی لای یەکێتی نیشتیمانیەوە کە ئەگەر پارتی بۆ هۆکاری تێکدانی ناوماڵی شیعاوە ئەوەی کە پارسەنگی تێکداوە لەسەرەوە ئەمە مەترسی لەسەر هەرێم دروستەکە جارە یەکەم ناوماڵی شیعار مەسڵحێکی زۆر نادەقیقە ناوماڵی شیعە قەت یەکگرتو نەبووە لە پێش سەردەمی سەدام حوسێن و نە لە پێش سەدام حوسێن و لە دوای سەدام حوسێنیش و نەبەد لە ئابدنیش یەکگرتو نابێت چونکە بێژەوەندەکان جیازن لەناو مەرجەعەکانە خلافات و اجتیهادات و تێگەیشتنی جیاوازەیە جارێ قسەیەکی نادروستە قسەیەکی ناسیاسیە ناوماڵی شیعە و یەکریزی ناوماڵی شیعەمان کە یەک ڕز بوو خۆیان ڕەنگەوە یعنی کە یەک ڕیز بوو بڵێ پیاوی وەکو مالیکی لە ناو ماڵەکەی خۆیان پاشقلیان لێدا و کەسێکی تریان کرد بەسەرەوە کۆزیرانەوە سەدر بەردەوام دژ بەم خەتە ڕسمیەی حزبەکان بووە دژ بە عەبادی بوو دژ بە مالیکی بۆ دژ بە ئەوانە بووە ئەوی شیعەیە ئەوی شێکێکە لە هێزە گرنگەکانی شیعە و مەرجەعیەتێکی گرنگی شیعیشیان لایە یعنی ئەوە نەبووە بۆیە ئەمە قولاتانە ناوماڵی کورد و ناوماڵی شیعەوانە قسەی سیاسی نین لە ڕاستیدا قسەی سیاسی نین چونکە ئەکرێت تحالفات بکرێت قسە لەسەر تحالف بکرێت لەسەر هاوپەیمانی سیاسی بکرێت هاوپەیمانی سیاسیش هاوپەیمانێکی ئەکرێت سیاسی بێت ئەکرێت بۆ کاتێکی دیاریکرا بێت تا هەڵبژاردن بێت دوای هەڵبژاردن کات و ئەجندای خۆی هەیە بەرنامەی خۆیە بۆ مەبەستێکی دیاریکرا و تحالفێکی سیاسیەکەی بەڵام پێت وابێ ئەمە ناوماڵەوە ئەتر ئەمە سوێن خراوە و دکتۆر بووی نووسیە و تەلاق شتیوان نییە لە دنیای سیاستە بەرژەوەندەکان تحکم بەم مۆزوعاکەن ئەمە خاڵێکی تر کاکزانەکە من ئەمێ قسەی لەسەر بکەم من ئەم هەڵوێستەی یەکێتی و پارتی دیارە طبعا بۆ کوردستان کە دووسێ کێشەمانەیە یەکێکیان کێشەی اقتصادیمانەیە کێشەی بوجە و ژیان و معیشەتی خەڵک کە مەترسی خەڵک و نیگەرانی خەڵک لەمەیە چونکە خەڵکەوە مهم نییە لای کێ بەیانە بێتە سەر و کۆماروانە چ قازانجێکی لەو سەر و کۆماروانە کردو بۆ چ ڕنگدانەوەیەکی بۆ ژیانی خەڵکە بۆ لە کوردستانە بەڵام خەڵک پێی وایە گەر ینی یەکێتی پارتی متفق بن لەگەڵ لایەنە شیعەکانە متفقون لەوانەیە ئەمە انعکاس بکاتە ڕنگدانەوەی هەبێت لەسەر ژیانی ئەو بۆ نمونە بوجەکە بێت پارەکە بێت کێشەی نەوتەکە نەمێنێت ئەمانە نەمێنێت ئەمە حەقەوە خاڵێکی زۆر گرنگوانە ولسر مثلا نتويت يكانيش مثلا استحقاقاتي دستوري هريمكو ام چوارچوي هريمكو او دستي ورداني كلير ولا هريمي كردستان كريتو بوردمان وامانه يعني او فشارنش تا حد كم تربيت ولا سر هريمي كردستان ام ديواني اللي قريت ك واكاد اجر واقعي حال بل واقعي حال اجر واكاد كجوريك لا تيجيشتني باشتري يكتي بارتي جوريك لا هماهنجي من قد يك ريزيمي براسي بيما مصلحي زور ناس سياسيه بلام هەماهەنگێکی بەقوتر هەبێ ئەوی کاتی خۆی لە ژیانی ڕەحمەت بێمام جەلال و کاک مەسعود پێکەوە بوون و دابەشیان کرد ئەو بۆ بەغدا و ئەم بۆ کوردستان و یعنی با بڕێن تەقسیماتێکی وایان کرد کە ئیداریشیاندا ماوەیەکی باش ئیداریاندا هەردووکیان بەو شێوەیە ئەگەر ئەمە بێت باشتر طبعا بەڵام ئەمەی کە ئەم هەنگاوەی کە کورد بیر لەوە کاتۆ تەحالوفاتێک ناو ماڵی سونە و شیعە بکات لەگەڵ لایەنە شیعە بکات ئەمە هەنگاوێکی زۆر ئیجابیە و هەنگاوێکی زۆر گرنگە و کورد توانیەتی مەرحەلەیەکی باش ببڕێت لەو تەقەوقع و لەو خۆی گەمارۆدانە لە نێو کوردستان و لە نێو کۆمەڵی مۆسەلەحاتی نەتەوەیی و نیشتیمانی کە دقیق نییە من نەتش بەم نەتەوەیەکەم نەتش بە نیشتیمانەکەم بەڵام ئەوە دقیق نییە چونکە تۆ بە گەمارۆدانی خۆت و بۆت پێت وابێ ئیلا تۆ فلان حزبی کوردی و فلان حزبی فلان و ئەمە ئەم چەند حزبە پێکەوە لەگەڵێکە بەمە بەرژەوەندەکانی کورد بەڵام هەردوو خەتەکەەوە بەڵێ بۆمان دەرکەوت کە ڕاست نەنە هیچ ترسێکی نابێت زۆر من پێم وتی باشترە وایە ئەگەر تەحالوفێکی باشی یەکێتی و پارتی لەگەڵێک هەبوایە هەماهەنگیەکیان هەبوایە چوارچێوەیەکی بەرنامەییان هەبوایە و لەسەر زەوی ئەوە بڕۆشتان لەگەڵ لایەنەکانە لەگەڵ لایەنە شیعەکان و لایەنە سونەکانە ڕێکوتنیکی باشیان کرێ بەڵام من مەبدەئی ئیشەکەم لا گرنگە تەوەجوهکردنی یەکێتی تەوەجوهی پارتی بۆ ئەوەی بڕوە تەحالوف لەگەڵ لایەنی ئەساسی شیعە بکە جا لایەنی ئەساسی شیعە لەوانەیە لای یەکێتی تیارەکەی تیاری مالکی و جەماعەتەکەی بێ لای پارتی تیاری سەدر و جەماعەتەکەی بێ ئەوە کێشەی خۆیانە بەڵام ئەم هەنگاوە بۆ کورد زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان گرنگە لەوەی کە تۆ
ئەبێ بە نەفەسێکی عێراقی و تەعاملکەی مادام بەشێکی لە عێراق شەرمەکە لەوەی کە بە نەفەسێکی عێراقی و تەعاملکە شەرمەکە لەوەی کە بەشێک بی کارکتەرێکی زۆر گرنگ بی لە عێراقا شەرمەکە لەوەیمانە بێ خەڵکی تووشی شۆک کرد بێکە مەسەلەن پرسیینەتەوەی و مەسەلەن دوو دراوسێ و بە زۆرێکی تر واقعەکە ئەبینێ ڕەنگەمە بێت تۆ ڕووکەڕی لەگەڵ سەدرا ینی پارتیە ڕوا لەگەڵ سەدرا مامەڵایەکایەکی تێڕوا لەگەڵ مالکی و ئیتاری تەنسیقام مامەڵایەکات ناسامی کوردستانی و کوردبوون و وانیان لە کوردستانە جێڵن شتیوانە بەڵام تەنسیقی لەسەر حکوومەتە لەسەر پێکەنانی حکوومەتەوەوانەیە لەسەر ئەوە نیە ناسنامەی ئایدۆلۆژی خۆت یان ناسنامەی فکری خۆت و ئەمانە لادییان ئینتیمایی نەتەوەی و نیشتیمانی چ قسەیەکە شیعەکانیش ئەویان ناکرد شیعەکان خۆ دەستبەرداری شیعبوون منافزەیەکی توندیانە هەر ئەوەیە شەڕ خۆیان نییە منافسێکی تون بەڵام کەس وازی لە شیعبوونی خۆی نێنەوە سونەکانیش هەروە بوون سونەکانیش پێش هەڵبژاردنەکە هەلبوسی و خەنجەرەوەمانە زۆر دژیەک بوون زۆر تەشیریان بە یەکتر کرد ئێستا بەرژەوەندێک هاتووە پێشەوە وای کردو یەکێتی پارتیۆک باسم کرد کە دایمە پێم ناخۆشە باسی سەردەمی شەڕی ناوخۆ بکەمەوە شەڕی ناخۆیان هەبوو ئێستا حکوومەتیان پێکی ناوە لەگەڵ یەکاو تەنسیقەکەن و وەفدە نێرن و چیەکەنەوەوان بەڵام من قسم لە مەبدەئی هەنگاوەکەیە هەنگاوێک کورد بڕاتە پێشەوە لە عێراق خۆی بە عێراقی بزانێت خۆی بە عێراقی بزانێ معناتە مشارەکەیەکی فعلی و ڕاستەقینە بکە لە پرۆسەی سیاسی لە عێراقدا ئەمە نە کوردبوونەکەی و نە نیشتیمانی بوونەکەی و نە هەریەمەکەی و نە ئەوانەی کەم ناکاتەوە خیانەتکردن و نیشتمان فرۆشتی نییە نە بۆ ڕۆی ئەگەر ئەزانی خیانەت و بۆ ڕووی سەر کۆمار وەرەگری بۆ وەزیر وەنیە بۆ سەرڕۆی لە شەڕەکەی بۆ ئەسڵەن پەرلەمانە نێری بۆ بەغدا یەکەواتەوە مقاتعەیەکی تەواوی بەغدا بکەین خەریکی هەرێمەکەی خۆمان بین بۆ پیاوێکی گرنگی وەکو مامجەلال بەڕەحمەت بێ و کەسایەتی وەکو ڕۆژ و وەکو هوشیار زێباری وەکو کاکبەر هەموو وەکومانە نێری بۆ بەغدام کەسە گرنگانە میلەتەکە لێرە و هەرێمەکەی استفادی لێکە نا تو بڕیارە داوا بەشێک بی لە پرۆسی سیاسی لە عێراقی بە عراقی بە بۆ مانایە بڕۆ لەگەڵ لایەنە خۆشەکانی بۆ بەڕاستی بۆ چوونە جیاوازانە ئەبێ تا ڕادەیەگە بۆ چوونانەی بەڕێزت و خوێندنەوەیکە جیاوازە لەو خەتە عامەی کە بەردەوام بەسەلەن میوانەکانم تەکیدی لێەکەنەوە کە ئەگەر بێت و یەکێتی و پارتی بێکەوە نەبن ئەوە مەترسێکی گەورە هەیە ڕەنگە ئەگەر بێت و ئەوە ڕەچاوکەین مەسەلەی ئێران کە ڕۆڵی هەیە لە ناوچەکە بۆ نمونە ئەگەر بێت و ئەوەی کە ئەوترێ ئەگەر بێت و حکوومەتی زۆرینە لە عێراقا پێک بێت بەشێک لەو لایەنە شیعانە فرامۆش بکرێن ئەو وەختە ئێران قبوڵی ناکا و دوجار مەسلەی درۆنەکان کە دوێنێ بینیمان مەسلەی کۆمەڵێک مەترسیتر کە ڕوبڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئەمانەش ڕاستی تێدانە لە حاڵەتی وهایە بەڵێ ڕاستی تێدا و چایبێکشی تێدانە دەرێ حکوومەتی زۆرین لە عێراق قەت دروست نابێت بەو شێوەیە نادرێت لەبەرەوەی تەرکیبی عێراق بەو شێوەیە هەر ئیتارە دەستوریەکەش کە هاتووە بۆ شێوەیە کە تەوافق بێت جا ئەو تەوافق ناوی تری لێنێ عنوانی تری لێنەی پێش شەرمە بڵێ تەوافق قۆمانە قوتەوە ئەو نییە سەرۆکی پەرلەمان داوە بە سونەیەک ئەو نییە سەرۆک کۆمارە دەی بە کوردێک وە نیە ئەمە خۆتر تەوافقەکەیە حکوومەتی زۆرینە چییە حکوومەتی زۆرینەوەیە کە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی وەزیران و سەرۆکی کۆمار و ئەوان سەرۆک کۆمار لەوانەیە تەوافقی تیا بەڵام لانی کەم سەرۆکی پەرلەمان و سینەک لە حزبی زۆرینە بێت لە کوتلەی زۆرینە بێت چونکە بە دەنگەکەش ئەو بڕیاری لەسەر داتوانە بەڵام کە تەوافق کردووە ئەمە بدەی بە سونەوە بدەی بە کوردەوە بە شیعە بێتوانە معناتە حکوومەتەکە حکوومەتی تەوافقەیە بەڵام لاو لایەنەکاندا حتمما ئەم مناقشەی کۆنیشە مصطلحات تازەیە حکوومەتی زۆرینەوەمانەی ابداعی نەسەدرە و ئەوانەیە کاتی خۆشی و کێشەی لە بینی علاوی هەبوو لەگەڵ مالیکیا بوو لەگەڵ کوتلەکانی ترا بوو باسییان لەوە کرد ئێران مەسلحەتی لە عێراقا هەیە و بەرژەوەندێکی گەورەیە تورکیا هەیەی وڵاتەکانی سعودی و ئەوانە هیانە ئەکید ئەمە وایە و لایەنەکانی عێراقیش دابەشبوونە لە بینی ئەو مەساڵح و ئەوانە ئەمەش ڕاستە سیادی عێراقی بۆ سیادی سیاسیە نە هەرێمی کوردستان سیادی سیاسی بە تەواوەتی هەیە نە عێراق سیادی سیاسی تەواوەتی هەیە ئەمە کێشەی وا دروستکە لە ژێر فشارە بن بەڵام ئەم فشارە دوجار هەر ئەبێ بۆ مەسارەت دەستوریە بڕە پێشتری شەروە بووە ئێستا لەوانەیە ژانەکە قورستر بێت سەختتر بێت صدر بە تەواوەتی هاتوتە ناو پرۆسی سیاسی و ئەوێ زەمامی حکومداری لە عێراق بگرێت کارێکی باش شکات مادام زۆرینەیە لە عێراقدا لە پەرلەمانەکانی ڕابردووشا زۆری نەبووە بۆچی لە پشتەوە بێت بۆچی خۆی نێت سەرۆک وەزیران بێت خۆی سەرۆک وەزیران بێت لە حزبەکەی کەسێک بۆی تحملی مەسئولیەتی ئەوە بکات نەک بڕوا لە ئەنجومەنی وەزیرانە مەجموعەیەک جومگەی ئەساسی ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و ئەمانە داگیر بکات و لە دوای شەهر لە پشیشە خۆی بە معارەزە بزانێت پێی وابێ ئۆپۆزیسیۆن نا بابێت با تەشجیعی سەدر بکرێت لە بەرۆی کوتلەی زۆرینەیە لە پەرلەمانە بابێت سەرۆک وەزیرانەکە و مەسئولیەتەکە وەربگرێتەوە کاتە ببینین ئەو زۆرینەی ئەو چۆن دەتوانێت ئیداری حکوومەت باش ئەمە لەسەرەوە بە تەفاسیل قسە بکەین بەڵام لەسەر پرسی سەرۆک کۆمار مەسەلەن بۆ کورد پێت وایە کاریگەری ئەبێ 2000 مەسەلەن تا ڕادەیەک بەریەکەوتنیشی تون لە نێوانێکی و پارتی ئەبیندرێ لە ڕاستەخۆ و ناڕاستەوە خۆیان مەسەلەن کاندیدێکی پارتی ڕەتکرایەوە کاندیدێکی تری دانا کەمە ئیسراربوون لەسەرەوە کە ئێوێ و پۆستە وەربگرێت و یەکێتیش ئێوە و پۆستە وەربگرێت ئەو وەختە کاریگەری نابێت لەسەر هەرێمی کوردستان و لەسەر پرۆسی سیاسی لە هەرێم
کاریگەری نابێت لەسەر هەرێمی کوردستان و لەسەر پرۆسی هەرێمی کوردستانیش کاریگەری نابێت ئەو گفتوگۆ توندەی لە نێوان یەکێتی و پارتیە لە کاتی هەڵبژاردنەکانە هەبوو تا گەیشت ئاسی تەخوینکردنی یەکتر و شکاندنی ئێسقانی یەکتریش هەر گۆشتبڕینەکە نەبوو لە کاتی هەڵبژاردنە حملەکە حملەیەکی توندوانە بوو دوایش بینیمان و تەبیعیە و ئاساییە و دانیشتن و پێکەن و ئەوانەکەن پێم وایە پرۆسی سیاسی و شەراکەتی یەکێتی و پارتی زۆر لەوە قورسر و ئیترا یەکێتی و پارتی مەگەر منافسێکی زۆر جددی بێتە پێشەوە ئەو کاتە تەحالف استراتیژیە گرنگەکەیان تەحالفی استراتیژی یەکێتی پارتی لە چەند خاڵێکا و لە ڕێکەوتنامەیەکان نیە تەحالفی سیاسی یەکێتی استراتیژی یەکێتی پارتی علاقەی بە حکومڕانی کوردستان و ئیدارەدانی کوردستانەوە علاقەی بەوە نییە کە ڕێکوتنی لە بینیانەیە و ڕێکوتنە کاتەکەی بەسەر چوە ئەکسپایر ئەوانە بووە ڕێکوتن هەر لە ژیانیان لەوانی نیوەی مەکتەبی سیاسی هەردوو حزب هەر ڕێکوتنە استراتیژیەکان نبینی بێت ڕێکوتنی استراتیژی لە عینەکە غیر مەکتوبەکەیە نەنووسراوەکەیە کە لە بینی یەکێتی پارتیە و ئەوە گرنگەکەی و ئەوش جارێ ئەمێنێت ئەمە خاڵێکی تر لە بەغدا ئەزانی ئەوەی کە یەکێتی ئەیکات بەوازحی بێڵێم ئەوەی کە یەکێتی ئەیکا وەکو عینادی لەسەر کەسێک کارێکی خراپە کات و هەڵەیە و ئەوەی پارتیش کە ئیکات عینادی لەسەر کەسێک ئەوش بە هەمان شێوکارێکی هەڵە و خراپە جا هەر کامیان دەست پێشخەر بن پارتی ڤیدۆی لەسەر کەسێک هەیە و یەکێتیش ئیلا ئەوێ ئەو کەسە بکات من پێم وایە ئەمە ئەگەر یەکێتی و پارتی ئەیانەوێت بۆ مصطلحاتانە ئەیانەوێت پێکەوە کار بکەن لە کوردستانە ئەوە بێت لە بەغدا تەنسیقێکی گەورەتریان هەبێت و ئەم دابەشکاریەکە ئێستا لە کوردستانە هەیە بەردەوام بێت ئەم عینادی و کە لە ڕقیە کارێکی خراپە ئەمە گەر زاهری مۆزوعەکەن زۆر ئاساییە یەکێتی کاندیدی خۆی هەبێت و ئیشی لەسەر بکە بڕا لەگەڵ ئەو لایەنە شیعانەی کە هەستەکان نزیکە لێەوە هەوڵی دەنگکۆکردنەوە بوودا بۆ کاندیدەکەی خۆی بە هەمان شێوەش پارتیش زۆر تەبیعیە کاندیدی خۆی هەبێت و بڕوا لەگەڵ ئەو لایەنە شیع و سونانەی کە ئەزانێ نزیکە لێەوە بڕات دەنگ بۆ کاندیدەکەی خۆکە ئەمە هیچ عیبێکی تێدا نیە لە دوای هەڵبژاردننی هەر کەسێکیان لە کاندیدی یەکێتی پارتی یا هەر کەسێکی تری ئەمانی تریش کە خۆیان کاندید کردووە و بەڕێزانی تریش کە خۆیان کاندید کردووە مەفروض وایە جگە لە پیرۆزبایی و هاو پشتی و هاوکاری قسێکی ترمانی گوێلێ نەبێت تر ئەو مەرحلە کۆتای هات بوو بەسەر و کۆمار داوا مەرحلەیەکی تر دەست پێکات و ئەوانە ئەکات ئەمە خاڵێک ئەگەریش هەردووکی لایەن پیان باشە پێکەوە بڕۆنەوەوانە بکەن بەڕاستی بەو عینادی و بۆ کە لە ڕقیە ئەوە یعنی یەکێتی بۆ نموناگە موافقی پارتی ئەوێت چۆن ناوێک فەرسەکات یعنی من ئەگەر من لەگەڵ توادا بمەوێت کەسێک این بکەم خۆ بێت لانی کەم موافقی تۆ وەرگرم لێرە ڕەنگە بەڕێگەر بە ئاشکرا و ڕێیەکێتیت بیست پێ مەسەلەن باز لەوەکە کە ئەو پۆستە بەپێ عرف بۆ یەکێتی بۆ نە ئەبوو پارتی وڵی جابن ئەوە ڕاستە بەڵام بەڕاستەکەی من تێناگەم ئەم عرفە چییە ئەسڵەن بۆ ئەمەش کێشە گەورەکەی من حەزەکەم لە بەرنامەی بێڵێم پێشتریش وتومە یعنی ئەم عرفە چییە سەر و کۆمار بۆ کورد بێت و سەرۆکی پەرلەمان بۆ سونە بێت و سەر وەزیران بۆ شیعە بێت و لەم عرفەیشا سەرۆکی سەر و کۆمار بۆ یەکێتی بێت و لە هەرێمی کوردستانش سەرۆکی هەرێم ئەبد لە ئابدین هەر بۆ پارتی بێت من تێناگەم ئەم عرفە چییە جا تۆ لێگەڕێک کە عرفی وان نەنووسراوە و لە هیچ قانونێکا و لە هینەکان نیە بەڵام هەر ئەگەر بیکەی بە یاسایش ئەگەر بیکەی بە عرفێکی دەستوریش کارێکی خراپە ئەگەر بکەی بە عرفێکی سیاسیش کارێکی خراپە ینی ئەم دابشکردە ئەبد لە ئابدین بەو شێوێ تۆ ڕوحی منافەسە کوژی ڕوحی ململانیە کوژی لە بینیەکە ڕوحی ئەوەشە کوشی کە هەردوو هەر حزبەکە هەڵدەن کەسێکی گونجاوی مشترک ینی هاوبەش لە بینی هەردوو گیانە بکەن عینادی لێ دروستە بێت کە لە ڕقی لێ دروستە بێت چی لێ دروستە یعنی جارێ ئەسڵی کێشەکەش ئەوەیە کە کورد بۆ نووسەوە بە سەر و کۆمارەوە تۆ پرسیارەکەت لە باسی گرنگی سەر و کۆمار دوو ڕنگدانەوەی چییە تۆ من پێم وایە کورد لە بەغدا بێ وەکو عێراقی کار بکات عێراقی کوردە سەرسەر و سەرچاو کوردستانیە هەرێمە پارێزگاری لە سیادی هەرێمەکەکە هیچ خلافم لەسەرەوە نییەوە پشگیری لەکەم و خۆشم بەشێکم لەو بەرەیە بەڵام لە عێراقا ئەبێ عێراقی بکات عێراقچێتی بکات کە عێراقچێتیە کات و لە بەغدا بەشێکە لە پرۆسی سیاسی لە عێراق بۆ کورد باس لە سەرۆک وەزیران ناکە بۆ کورد سەرۆکی پەرلەمان وەرناگرێ کە من پێم وایە سەرۆکی پەرلەمان زۆر گرنگە ڕۆلی زۆر گەورەی هەیە ڕۆلی کاریگەری هەیە با 4 ساڵ سونە لە عێراق سەر و کۆمار بێت باشی عەیەک سەر و کۆماریین بێت و قسەیەکێک کە معادلی ئیقلیمیەکان معادلی ئیقلیمی بۆچی سەر و کۆمار بێ و مەسەلەن معادلی ئیقلیمی چ عیبێکی تێ معادلی ئیقلیمی بۆ دژیەوەیە کە سونێک خۆکوردەکەش سونێ بۆچی سونەیەکی عەرب سەر و کۆمار نەبێ هیچ معادلەیەکی ئیقلیمی لەبیانە هەموو معادلی ئیقلیمیەکان پیان خۆش بێ ئەسڵەن کێشە جارێک پێشتریش هەر باسی وایان کرد کە لەبەرەوەی عمقی عەربی عێراق بە قووەتر و بەهێزترە لە عمقی کوردیوانە بە سەر و کۆمارەکەوە بێ یا سەر ینی قسەکەم لەسەر چییە ڕاستە ئێمە باس لە لیستی زۆری ناکەین تۆڵێ بابە نابێت سەرۆک وەزیران لە لیستی زۆرینەیەوە ئەمە بۆ شیعەدانراوە ئەمە شیعە قبولی ناکات و ئەمانە بۆ قبولی ناکات تۆ کە کوردێکە ڕوا لەگەڵ لایەنێکی شیعە و سونە تەحالوفەکات ڕێژەیەک لە کورسی پێکەوە پێگەێنن کە 150 کورسی بۆ نمونە 170 کورسی 200 کورسی پێکەوەگەن
با کاندیدەکان کوردێک بێت یعنی واگەریش نبێت ینی عرفە سیاسێک لە عێراق بەم داواشکردن کورد بۆ جارێکیش جورئەتیەوە بکە بڵێ من لە عێراق میوان نیم و من ئەم پۆستە کە ناوتان ناوە پۆستی پرۆتۆکۆلی و پۆستێکی زۆر سیادی نییە و پۆستێکی زۆر هامشیەوە ئەمانە بەڵام ئێمە پێ خەڵەتێنن و بە ئێماڵێن سیادیەوە ئەمانە ئەمەتان بۆ نەخێر ئێمە سەرۆکی پەرلەمانمانەوێت یان کوردێک جا شەڕ بکات لەسەر پۆستێکی فعلی و حەقیقی کە ینی زیمامی ئوموری لە عێراق بەدەستەوە بێت سەرۆکی پەرلەمان زمامی ئوموری بەدەستەوەیە و ئیدارەی جلساتەکان و ئیدارەی مناقەشەکان و ئیدارەی یاساکانەکە لە پەرلەمانی عێراق و سەرۆک وەزیرانی عێراقیش بە هەمان شێوە تۆ کورد ئەسان شەڕی لەسەر سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانیش نەکردووە کە یەکێکە لە پۆستە زۆر گرنگان دوم پۆستی ئەنجومەنی وە یا ئەتوانم بڵێم دوم پۆستی دەسڵاتی تەنفیزیە لە عێراق شەڕ کورد شەڕیش لە زراگە بەردەوام سەدریەکان و ئەوانە بردویانە ێ باشە کورد بۆچی جارێک بڵێ کاکە من سەرۆک وەزیرانم ئەوێت چ عیبێک من ئەگەر بەشێکم لە عێراقا بەشێکم لە هێزە پێکەنەرەکانی عێراق دکتۆر بەرهەم لەبری ئەوەی سەرۆکی کۆمار بێ بۆ سەرۆکی وەزیران نەبێت یان کاک فڵانی پارتی لەبری ئەوەی سەرۆک کۆمار بێ بۆ سەرۆک وەزیران نەبێت یعنی چ کورد توانە و ئیدارە قدرەتی ئیدارەدانی نییە یان هەر قالبێکی بۆ دانراوە ئیلا ئەمە مەفروض بۆ کورد شەڕێکی گەورەی لەسەرەوە بکرا دواتریش ئەگەر تەوافقەکان نەگەیشت بە نەتیجە چی تایە با ئەم خولەیش بەڵام گرنگەوە ئێمە خاڵێکمان تەڕح کرد نقطەیەکمان تەسجیل کرد کە کورد لە عێراقا ئەوێ شەریکی فعلی بێت و ئەوێ پۆستی فعلی و حەقیقی بەدەست ئەتوانێت ئەو یاریانە بکە مەسەلەن ئەگەر بێت بەڵێ بەدڵنیایە توانێت بەس قوتەکەەوە یعنی کەس بەقەت هەرێمی کوردستان ناتوانێت یاریانە بکە لەبەرەوەی هەرێمە دەستوری عێراقی اعترافی پێ کردووە مەجای پاشەکشن لەو خاڵ مەگەر دەستورەکە بە تەواتی بگۆڕیتەوە کاتە شەراکە تێکەچێت شەراکەتی ئەوە تێکەچێت کورد ئەو خۆی بریان لەسەر تانوسی خۆیدا ئەو کاتە بەڵێ کورد ئەتوانێت دوایەوە کوردستان نەوتی هەیە کوردستان غازیە کوردستان ئیمکاناتی هەیە کوردستان عمقێکی ئەقلیمی و نێودەوڵەتی و ئەوانەی هەیە ینی هەستەکە ڕووکەش سەیری خۆیان کردویان زۆر ئەمەلیان بە بەغداد هەمیشە کورد لە بەغدا خۆی بە میوان سیر کردووە هەمیشە ڕازی بۆ پۆسانێک کە پێ درێت و بۆوانە درێت و قەتی شەڕی لەسەر پرسە استراتیژیان پرسی استراتیژی لە عێراقدا پۆستی سەرۆک کۆمار نییە بەی شێوێ پۆستی سەرۆکی پەرلەمانە پۆستی محکەمەی دەستوریە پۆستی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانە و لە هەمووشی گرنگتر پۆستی سەرۆک وەزیرانە بەڵام وەزیری هەبوو مەسەلەن لە حکوومەتەکان وەزیری دارایی هەبوو مەسەلەن وەزیری دەرەوەی هەبووە ئاسای هەیبێت بۆ نەیبێت کوردە بێ هەیبێت ئێستاش هەیبێت ئەگەر سەرۆک وەزیرانیش بێ باش پۆستی وەزیری ئەوەی کە ئێستا ڕوئەدا ئەو دواکەوتنەوە ئەو ململانەیەکەوە لە زاهرەوە دەرەکەوێت کە بەهۆی ناکۆچیەتی و پارتیەکە پرۆسە سیاسیەکە تا ڕادەیەک لە شوێنێک گۆستاوە بەهۆی ڕێکەوتنی لایەنەکانی شیعەیە یاخود بەهۆی ناکۆچی کوردەوێت هیچ علاقی بە کوردۆنیە نەخێر علاقی بە شیعەوەیە شیعەکان بەتایبەت ئێستا مۆزوعی ئێرانە یعنی کێشیان چکە ناو ماڵی شیعەوە باسم کرد لە 2023 یەکگرتو نەبووە لە 2023 ململانیە بۆ ئێران مالکی پاشقلی لە ئیبراهیم هینی کرد جعفەری گرت دواتر عبادی لە مالیکی گرت بەردەوام ئەو شتانە هەبووە لە ماڵی شیعە و منافسە هەبووە ململانیە هەبووە شەڕیانیش هەبووە شەڕی ناوخۆیانیش هەبوو یەکتریان کوشتووە وانیان کردەوە کێشەکە لە ئێرانە و لە شیعە و لەوەی کە ینی زمامی هین ئەگرێت چکە ئێستا معادلاتی اقلیمیەکەش تقریبا جاران بەشێک لە وڵاتە خەلیجەکان ئەوەندە مهتەم نەبوون بە عێراق زۆر مهتەمن نەکە لە ڕێگای سونەکان و لە ڕێگای شیعەکانیش ساتنەوە سەرخەت ئیمارات و ئەو وڵاتانە و سیاسەتیان زۆر گۆڕیەوە سیاسەتێکی ئایدۆلۆژی یا سیاسەتی چەقبەستووی مەذهبی ئەوانیان نییە سیاسەتی جۆرێک لە کرانەوە لایەنە شیعەکانیش تقریبا سەدرەکان یەکێکن لەو لایەنانی کە بۆ ئێران مهمە چێ بێ لە ناو شیعەکانە ئێران زۆر لای گرنگە ئێران زۆر لای گرنگە لەبەرەوەی عێراقێکێک لە مەرکەزە ئەمامیەکانی نفوزی ئێرانیانە ئێرانیش لە شەڕێکی گرفتێکی هەیە لەگەڵ سەدر تاری سەدری بە تایبەتی گرفتی زۆریان هەیە سەدر ئامادە نییە بچێتە باڵی سیاسەتە گشتەکانی ئێرانەوە لە ڕووی مەذهبیشەوە ینی با بڵێن لە ڕووی عقائیدیەوە نەک مەذهبیەوە و لە ڕووی مەرجعەتی دینیەوە و لە ڕووی مەرجعەتی سیاسیەوە سەدر تقریبا خەتێکی بۆ خۆی این کردووە ئەو خەتە بەدڵی من تۆیەوە یانە من پێم وایە تا ئێستا ئەو خەتەی لە قازانجی خەڵکی کوردستان نەبووە زۆرتر لە قازانجی دیموکراسیتیش نەبووە تا حدێک یعنی ئەو خەتەی کە سیستانی هەیە بۆ لە قازانجی دیموکراسیتە بۆ زیاتر لە قازانجی مافی مرۆڤ بۆ زیاتر لە عێراقدا سەدر بەشێک بۆ لە شەڕی ناوخۆ و سڕینەوەی یەکتر و ئەمانە بەڵام لە هەمان کاتە سەدر جۆرێک لە استقلالەتی هەیە ئەو خاڵی بۆ تەسجیلکەین جۆرێک لە استقلالەتی هەم مەرجعەتی دینی هەیە لە هەمان کاتشا باش ئەگەر ئەم شەوی تاری تەنسیقی سەدر بگەنە ڕێکەوتنێکی تەوافقی بە فشاری ئێرانە بە هەر شێوازێکە کورد لەکوێیە لە چ خاڵێکە ئەزانی کاک زانەمە پێشتر لە بەرنامەیەکی ترە ئاماژەم بۆدا کە پارتی زۆر بەجددی نییە بۆ مۆزوعی سەرۆک کۆماری شەڕی نەبووە لەسەر سەرۆک کۆمار و لەوانەیە پێش دواتر وردە ئەم خاڵانە بکە من ناڵێم من ئەم زانیاریم لە کەسی زۆر سەرچاوی نەگۆڕ بەڵام زانیاریەکە کە نیە من پێم وابوو پارتی زۆرتر
هەر استراتیژی پارتی بەردەوام لە کوردستانەوە بووە چاوی زۆرتر لەسەر هەرێم بووە ڕاستە کەسی گرنگی نردۆ بۆ بەغدا لە بەغداش پۆستی گرنگی وەرگرتووە پۆستی ئەساسی وەرگرتووە خۆشی مەشغوڵ نەکردەوە بۆ هەندێک پۆستی تا جنابی مام جەلال مابوو بە ڕەحمەت بێت پارتی ململانی لەسەر پۆستی بەغداوانە نەکردەوە دانراوە بۆ جنابی مام جەلال بەڵام هەرێمیان وردە هەموو جمگە ئەساسیەکانی هەرێمیان کۆنتترۆل کردو بۆیە بەڕای من بە تێگەیشتنی من ناڵێم زۆر پارتی ناسم بەڵام بە تێگەیشتنی من پارتی زۆر مهتەم نەبووە سەرۆک کۆمار تا ئەو لەحزەیە کە جۆرێک لە ئەوە بوو کە جۆرێک لە تەحمیشکردنی موافقەی پارتی ینی یا بە کەم نرخ سیرکردنی موافقی پارتی لەسەر کەسی کاندیدەکە ینی با بەوازە زۆر ڕاستە ینی بۆ ئێمە قسەمان لەسەر جنابی کاک بەرهامە جنابی کاک بەرهام کە یەکێتی سوورە لەسەری و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئیجماعیان لەسەریەوە کە ئەو کاندید بێت حەقی خۆیانە تۆ ئەمە بە عینادی فەرز ناکرێت هەم خودی کاک بەرهەم مەفروض وایە جەولەیەکی مەکوکی بکردای کاتی خۆی لە بیرمانە ئیبراهیم جعفەری مالکی ئەوانە کە کاتی سەقاقاتی سەر کۆمارە هاتن جەولیانە کرد بەسەر حیزبەکانە لە هاتنە هەرێم یەکێتیانە بینی پارتیانە بینی گۆڕان لایەنەکانە بینی کاک بەرهەمیش بامان شێوە دەرگایەکی باشی لەگەڵ پارتیا بکردایەتەوە کە شۆوایەکی باشتریان دروست بکردایە ئەو کاتەی ئەتوانی بە یەک کەس بڕۆن هەرچە من پێم کێشەنیە بە 100 کەسیش بڕۆن ئەنی هیچ کێشەیەک نییە ئەوە علاقەی بۆ ڕێژەی دەنگەیە لە پەرلەمانە بەدەستی دێنن بەڵام ئەمە گرنگتر بوو کە نیان کردووە وایە بیان کردایە بەڵام پارتی وەک باسم کرد پارتی زۆرتر هەرێمەکەی هەرێم و کەرکووک ئێستا ئەمڕۆ کاندیدێکی ئاشکرا کردووە پێچێ پارتی گەشتێتە ئەو قەناعەتی کە کاندیدیە بێت بەڵام ئەو قسەی جەناب عالی کە باست کرد واردە زۆر واردە هەر ئەم شەو یا سبەی یا دوو ڕۆژی تر یا هەفتەیەکی تر یەکێتی پارتی لەسەر کەسێک بکەن ئێمە جارێ بابزانین محکەمە چی بڕیارێکدا ئایا کاندیدی تازە قبولەکەنی هەر کاندیدە کۆنە ئەگەر مەسەلەن کۆمەڵێک بڕیاری داوە ئەگەر بە مەبەست بیان بێ مەبەست بێ لە بەرژەوەندی تاڕی تەسیقی و تا ڕادەیە خەتیەکێتی شکاوتەوە مەسەلەن دوورخستنەوەی کاندیدی پارتی مەسەلەن جگە لە بڕیاری ئەوەی کە هەڵبژارنی سێ کەسەکە لە ئەنجومەی نوێنەران یاخ سەرۆتکایەتی ئەنجومەی نوێنەران ئەوەی بە دەستوری زانی مەسەلەی دوورخستنەوە مەسەلەی ئەمانە بۆنی ئەوەی لێ هات کە فشاری لەسەر بێت لەسەر ئەو جارێکی تر دەرگاکردنەوەی کاندید پێت وایە محکەمەی فیدراڵی بڕیارە وڵای من ئەو بۆنانە نابینم من ئەو بۆنانە نابینەوە بۆنی فشارە و بۆنی ئەوانە نابینم پێ بشم وایە محکەمەی دەستوری بۆ خۆی تقریبا لەم پرۆسەیە ئیسپاتی کرد کە چەند هەوڵەدا وجدانی خۆی و وجدانی قانونی خۆی چونکە محکەمەی دەستوری مەهامەکانی ڕاستە قورسە بەڵام واضحیش لە بەرەوەی دقیقی دەستوری هەیە دەستورێک هەیە ڕاستە لەو دەستورە هەندێ غموزی تێدایە هەندێ مەجای تیانێ فراغاتی تایە پێویستی بە ئیجتیهادەوەمانەیە بەڵام ئەوان مەجموعەی قازین کوردیشی تێدایە ئەوانەی تایە بە ئیجماع دەنگ نادەن ئەکرێ بە زۆرینە دەنگ بدەن ئەبێ اعتراضی ئێستانە گیراوە لەوە بەسەلەن کاندیدێکی پەرلەمانتارێکی سەر بەخۆ تانەی داوە لەوەی کە نادرێت تانە لە هین نادرێت لە بڕیاری محکەمەی دەستوری تانەی لەوە لەوەی کە پەرلەمان جارێک ناقناڵێ محکەمەی دەستوری یەک لای کاتەوە هەردوو ئەگەرەکەش واردە چۆن بۆ ئەوەی هوشیاریش بە هەمان شێوە بەو شێوەیە بوو یعنی تا آخر لەحظەوانی کاکوشێر تەسەوری کردوێت هیچ کێشەیەک نەبێت لە بەرەوەی نەدراوە بە دادگاوانە ڕاستە پەرلەمان ئەوی کردو بەڵام نەدراوە بە دەگا چاوەڕێ ئەوی کردوێت ئێستاش بۆ سبەینێش نازانی تا آخر لەحظە نازانی مەزاجی حاکمەکان تێگەیشتنیان فقیان بۆ دقەکە چی نییە لەوانەیە ئەوش بکۆڕێ بەڵام لە هەموو حاڵەتەکاندا تا ئەم لەحظەیە یەکێتی پارتی کەسیان براوە نین بەتایبەتیش کە پارتی ئامادەیە کاندیدێکی تر بکات ئەوەی کردووە من پێم وایە ئەو هەنگاوی یەکێتی هەنگاوێکی زۆر خراپە بە فڕستکردنی کاندید و ئەو هەنگاوی پارتیش هەنگاوێکی خراپە بە ڕەفزکردنەوەی ئەو کاندیدە هەردوو لایەن لە بەرەوەی بەرژەوەندیەکی گەوریان هەیە ئەیان توانی ڕێکەوەن یعنی من پێم سەیرە مەسەن بۆ نمونە قسە لەسەر کەسی کاک بەرهەمەکرێت کێشەیەکی هەیە کاک بەرهەم بۆ پارتی و بۆ هەرێمی کوردستان ئەسڵەن پۆستی سەرۆک کۆمار چ کێشەیەکی هەیە بۆ بەسرە و بۆ کەرکووک و بۆ سلێمانی بۆ ئەوانە چ دەسڵاتێکی حەقیقی و فعلی هەیە کە سبەینێ ئەو کێشانە دەستکات چ کێشەیەکی دروست کرد کە پێشتر کاک فواد مەعسووم نەیکردبوو مەسەن دکتۆر فواد نەیکردبووانە ئەمە جۆرێکە لە هەڵدانە بۆ جەڕ الحەبل ڕاکێشانی حەبلەکەی بەرامبەر کەوتوتە دۆخێکەوە لە بەرامبەر جەماوەرەکەی لە بەرامبەر واقعی حاڵی هەرێمی کوردستان پۆستە سیادەکان بە زۆری لای پارتیە پێی وایە گەرە پۆستش بڕاتە لای پارتیە وەختە یەکێتی تا ڕادێک چێتە هامشەوە ئەمە لە واقعی حاڵدا دروست نییە نازانم دروستیانە بەڵام ئەکرێت بە کاندیدی خۆی بڕات بە کاندیدی خۆی بڕات و ئیشی خۆی بکەوە کۆی ئێساییکە لە بەغدا لە حملەیەکی علاقاتی عامی گەورەیە و لەگەڵ حیزبەکانە لە هەوڵایە و بابزانین چەند نتوانێت چەند دەنگ و ئەوانە کۆ بکاتەوە و
ینی من پێم وایە پرۆسەیەکی زۆر زۆر ئاساییەوە ئەگەر باشیش بڕات کە باشە ڕات ینی لە کوردستان هیچ کێشەیەک نابێت و دابڕان نابێت لە بینیەکەی پارتی وەک باسم کرد بەرژەوەندەکان و اتفاق استراتیژی زمانیەکەی بینیەکەی پارتی زۆر لەوە گەورەترە باشیش کە باشە ڕات ئەو پرۆسەیە ینی هیچ کێشەیەکی نابێت و سەرەتایەکی زۆر لەوانەیە باش بێت بۆ مامەڵەکردنی کورد لەگەڵ بەغدا لەگەڵ لایەنە سیاسیە عێراقیەکان بە شەرمەوە معامەڵە نەکرێت بیر لە تەحالف بکەیتەوە بیر لەوە بکەیتەوە چەند کورسی و چەند دەنگ و چەند ئەوانە ئەوکەی ئەمە من پێم وایە ئەمە هەنگاوێکی باشە ینی حزب کوردیەکان لە بری ئەوەی لێرە دانیشتن بکرێت و وا بکرێت و یەک کاندیدمان هەبێت وانە بێت نابڕ لەگەڵ لایەنە عێراقیەکانە بیر لە تەحالف باشە ئەگەر بێت و شیعە وەکەوەی پرسیاری کردم مەسەلەن ڕێکەون بە هەر شێوازێک بێت لایەنەکانی شیعە یەکێتی و پارتیان بۆ گرنگە بێیان لەوەی کێ پشتی یەکێتیەگرێ و کێ پشتی پارتیەگرێ یاخود پیان ئەڵێن هەردووکتان کاندیدەکانتان بێن و نیساب تەواوکەن هەرگیان واڵێن ئێستش واڵێن کاندیدەکانتان بێنن بەڵام یەکێتی پارتی لای لایەنە شیعەکان گرنگە یەکێتی پارتی گرنگە لەوانەیە یەکێتی پارتی لای یەکتری گرنگ نەبن یان یەکتریان لا گرنگ نەبێت یان ئاسی ململەنەکانیان گەشت بێتە ئەوەی کە ئەم شەڕە ناخۆشە یا ئەم شەڕێکە شەڕێکی زۆر ینی زمانەکەی زمانێکی سیاسی ڕاقی نییە زمانی کارکردن و ئیدارەدانی وڵات و نیشتیمان ئەوانە نییە بەڵام لایەنە شیعەکان حتمەن یەکێتیان لا گرنگە و پارتیشیان لا گرنگە کاک مەسعودیان لا گرنگە ماڵی مام جەلالیان لا گرنگە و کار لەسەرەوە کەن کە تەغزیە ئەمانی شوانە بکەن لە بەرەوەی مکەونێکی ئەساسە مکەونێکی گرنگە لە عێراقدا هەم پارتی مکەونێکی گرنگە یەکێتی مکەونێکی دواتر هەرێمی کوردستانیش بەشێکی گرنگە لە عێراق پێمان وا بێت کورد تازە هیچ مۆزوع ئەگەر یەکێتی و پارتی بۆ شێوەیە بەردەوام بن مەسەلەن ڕێکارەکەت 9 ڕۆژ 10 ڕۆژی ترەبات مەسەلەن تا ئەگاتە نەتیجەی ئەوەی کە جارێکی تر جەلسە دروست بێتەوە ئەوانە لەو حاڵەتەیە پێت وایە ئەگەر شیعەکان ڕێک نەکەون پۆست سەر و کۆمار ئەتواندرێت یان نیساب تەواو بێ ئەزانی کاک زانەخۆی کە کراوە بە لەسەر سێ ئێمە لە عێراق تەجربەمان هەیە عێراقیش وەکو زۆر وڵات لە وڵاتە دیموکراسیەکانی جاروا بووە وڵاتی وەکو بەلجیکا وەکو هۆڵەندا جارەوە یەک ساڵی خایاندووە تا دوای هەڵبژاردن حکوومەتیان توانیانە تەشکیلکەن ساڵی زیاتریشی خایاندووە تا توانیانە حکوومەت تەشکیل لە عێراقش هەمانە بەردەوام لە عێراق لە دوای هەڵبژاردنەکە چەند مانگی خایاندووە تا توانیانە حکوومەتی تازە تەشکیل بەڵام ئەو بڕیارەی کە محکەمەی دەسووری داوێتی لەوەی کە دوو لە سەرسیەکە بێ زامن بکرێت بۆ جلسەی یەکەم مەجالێکی زۆر گەورەی داوە لەوەی کە کاندید یەکتر ڕەفز بکرێت بۆ نمونە سبەینێ ئەگەر پارتیش کاندیدی نەبێت بەڵام ئەو تەحالفی کە کردوێتی لەگەڵ سەدرەکان و پابند بن سەدرەکان و سونەکان پابند بن هیچ کۆمونێکی پەرلەمان ناکرێت بایەکەتی تەنها کاندید یەک کاندیدی بێت و تەنها کاندیدەکەش کاندیدی یەکێتی بێت پارتی مقاطعی بکە و سەدرەکان و سونەکان مقاطعیەکان ئەو جەبەیە مقاطعی کات پەرلەمان کۆبوونەوە ناکات کە پەرلەمان کۆبوونەوە نەکا و سەر و کۆمار نەکرێت سەر و وەزیرانیشدا نارێت بۆیە هەموو لایەنەکان بەرژەوەندیەکیان هەیە بەرژەوەندیەکان لەوەیە سەر و کۆمار هەبێت لە پێناوی ئەوەی سەر و وەزیران هەبێت کەواتە ئەمە مانگەیەتەوەی کە دوجار بێت تەنازل بۆ یەکتری کەن و توافق بکەن هەردوو لایەن بێت توافق بکەن و یا هەردوو لایەن هەوڵ بدەن زۆرینەیەک لە پەرلەمانە دروست بکەن ئەو زۆرینەیە بەو شێوە بکە و یا دوجار پەنا بۆ محکەمەی دەستوری و محکەمەی دەستوری ڕێگاچارەیەکی دەستوری بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی و کێشە هیچ حالیکی تر نییە شیعەکان لەکوێ ئەگەنن خاڵی هاوبەش مەسەلەن ئێستا سەدر بۆ 22مین جار دوای بینینی قائانی هەر لە دوای ڕۆیشتنی کەوتیان مەسەلەن هەندێک لە مێدیای ئێمە و مێدیای عراقیش بەگشتی گرنگی بە جلوبەرجی عراقیدا و مەسەلەن بە جلوبەرجی عراقی دەرکەوتەوە بە دوو خەت دیسان لە تویتێکی کرد ئەغلەبیە وەتەنیە مەسەلەن و ئیتاری تەنسیقیش بۆ شێوەیە کە بەردەوامە هەستەکەی لە شوێنێک ئەگەنە خاڵی هاوبەش کاتی ئەوێ بەڵام سەدر کارکتەرێکی سیاسی زۆر گرنگ و گەورەیە لە عێراقدا چۆن سیستانی سەرباری ئەوەی کە ممارەسەی سیاست ناکە بە مباشری بەڕاستەوخۆی بەڵام کارکتەرێکی زۆر گرنگ و زۆر هەستیاری عێراق بۆ ڕۆڵی گرنگی بوو لە هەموو جمگەکانی تاریخی نوێی عێراقی دوای ڕوخاندنی سەدام سەدریش کارکتەرێکی سیاسی زۆر گرنگە و مەسەلەوە نییە کە پیاوێکی عنیدە و عنادە و کەل لە ڕقۆمانەیە تێگەیشتنی خۆی هەیە بەرژەوەندی خۆی هەیە و تحالفاتی خۆشی هەیە و موقعیت و مەکانەتێکی بە خۆی داوە کە خۆی لەو ئاسە نابینێ کە تابع بێت تابعی شوێنێکی تر و جێگایەکی تر ئەو تا خۆی بە تابعی مەرجعەتی باڵای شیعەکان نابینێتەوە و پێی وایە مەرجعەتەکەی ئەمان مەرجعەکەی باوکی و دەوروبەرەکەی خۆی مەرجعەتێکی ناتق و ئازاتر و جەریئەتر و ئەوانەیە هجوومەکاتە سەر مەرجعەت چ جای ئەوەی کە لە ڕووی سیاسیەوە بێت بەڵام دوجار من ناڵێن ماڵی شیعەوەمانە بەرژەوەندیەکانی لایەنە شیعەکانیش هەل ئەو بەرژەوەندیانە ناچارێنەکان جۆرێک لە مرونەت پێشاندن نەرمیەک پێشاندن بۆ یەکتر
ینی کەسێک بێنن لەمەوانە ئەمە ململانیان لە زۆربەی وڵاتەکان لە ئیسرائیل بینیمان لە ئیسرائیل بینیمان کابرا مدیری مەکتەبی نەتەنیاهۆ بوو انقلابی لەسەری کرد و چوو بوو بە سەرۆک وەزیران و تەحالفی کرد لەگەڵایەنەکانی ترە لە کوردستانی شەواردە ئەو گۆڕین ببورە لە عێراق واردە بڵێ لایەنە شیعەکانیش زۆر واردە ئەو گۆڕانکاریانە ڕوو بدات ینی نەگەیشتە بنبەست پرۆسەکە زۆر بە سەلیمیە ڕوا زۆر بە وردیە بە سەلیمی زۆر بە سەلیمیە ڕوا زۆر بە باشیە ڕوا حتا ئەوەی یەکێتی پارتیش کە یەکەن من پێم وایە زۆر هەنگایەکی سەلیمە زۆر باشە و ئەگەر لەسەری بڕۆن و پێیان وانە بێت و خەڵکیش پێی وانە بێت تر ئەمە ماڵمان بە قوڕ گیراوە و لێتەکەوا بێت و ئاسمان کون بووە و کورد جارێکی ناتوانێت واز لەمە قولاتانە بێنین کورد لە عێراقا ئەبێ عێراقیانە کار لەسەر بکات و لانی کەم بۆ مەرحەلەیەک عێراق تێگەیشتنەیە کەەوەی کە جەنابەت وێنایەکێکا بە عراقیانە چونەتە ناوە یاخود عەفەوی ناوەڵاگەجا و تێگەیشتنە بێ ماناتە ئێمە چونەتە قۆناغێکی زۆر گەورە ناوەڵا ئاسی سیاسی بەداخەوە وەک باسم کرد ئاسی ململانەکان و ئاسی تێگەیشتنەکان وانە زۆرین ئەزانی کاکزانە تۆ سیر کە ئێمە لە 2030ەوە نخبەیەکمان دروست کردووە لە عێراق نخبە ینی تۆ لە 2030 و بەتایبەت لە 2004 بەدواوە تۆ خەڵکت ناردۆ پەرلەمانتار بۆ لە عێراقا خەڵکت ناردۆ وەزیر بووە خەڵکت ناردۆ سەرۆک کۆمار و ئەنە بووە هەمووی کۆکەرەوە نییە قاعایکی گەورەیە و ئەمانە چەندین ساڵ لەوێ بوونە تا علاقاتیان هەیە چه حزبێک اقتصادی لەمانە کردووە ئەم یەکێتی و پارتی سوودیان لەم تاقە گەورانە بینیوە لەم کەسایەتیانە و لەم کەسە گرنگانە بینیوە ڕۆژانە وتارەکانی نووسین چەند حەکیمانە و باش نووسن پەیوەندیان دروست کردو لە ماوەی 4 ساڵ و چەند ساڵیان لەگەڵ بەغدا پەیوەندی بەهێزیان دروست کرد لەگەڵ لایەنەکانەوە ئەوانە کاریان کردووە ئەمە چەند سوود لەمانە بینیراوە ینی من جارێکیان باسم کرد وتم لە منتیقی سلێمانیە هێشتا پارتی ناسێکمان نییە کە وەکو پارتیەک بیر بکاتەوە نەک بەرژەوەندی خۆی چۆن خۆی حەز بکە ئەوا پارتی بکە یا پارتی چۆن حەز بکە یەکێتی ئەوا بجوڵێتەوە بۆ شیعەش بە هەمان شێوە ئەم هەموو خەڵکەمان ناردووە ساڵانێک لە بەغدا بوون لەگەڵ لایەنە شیعەکانی کردو بەڵام وەکوی شیعە ناسێکی تەواو سەدری ناسێکمان هەبێت و باش بیان ناسن و خوێندنەوەیان بۆ بکەن و بەو شێوەیە تەعامل بکەن بۆ شێوە نەبووە زۆر ڕووکەشە مامەڵەکان لەگەڵ بەغدا لە پەیوەندیەکان پەیوەندی استراتیژیەکان ئەوەندە ڕووکەشەوە نەیانتوانێت تەنانەت سوود لەو توانە زاتیە حزبیەی کە خۆیان ناردویانە تۆ چەند مەصرفی لێکراوە جهدت کردووە خەڵکت ناردووە بۆ بە کارکتەرێک شەو ڕۆژ قسەکە چەند سوودیان لێ نەبینراوە ئەوەیە ئاستەکە لە ئاسێکی زۆر خوارا بینم ئەگەر لەو ئاسە بەرزە و بڵندە سیاسی بواە بەڕاستیەوە ئێمە لە قۆناغێکی زۆر گەشە کردووە بووین ئێستا دۆخەکە بە شێوەیەکە کە هیچیان ناتوانن بێ بە هیچیان نیساب تەواوکەن پێم وایە بە محکەمەی فیدرالیش هەر بۆ ئەو بڕیاری داوە کە دوو لەسەر سێ و سوودی لەو بەرگە دەستوری وەرگرتووە چ شتێک یان چ مەودایەک یان کاتێک مەسەلەن ئەگاتە ئەو شوێنی کە مرونەتێک هەبێ مرونەتەکە لە ئێساوە هەیە مرونەتەکە قەت ئەوە نەبووە لە ئێسادا تۆ هەنگاوی یەکەمی گفتوگۆکان قەت لە هیچ شوێنەکانیە مرونەت پێشام دەیت چکە تۆ یەکێکە بۆ خۆت بێت لە مەرحەلەی دووەمە ئامادەی تەنازل لە پارچەیەکی بکەیت دواتر لە نیوەیەکی دواتر حەجمی واقعی خۆتە بینیت حەجمی واقعی خۆت بەو شێوەیە بینیت ئەوە بێت لە پەرلەمانی کوردستانیشە لە پەرلەمانی عێراقیشە ناتوانێت بەو شێوە بڕوات ینی پرۆسەکە ئەوە چکە تا سەر کۆمار هەڵبژێریت سەرۆکی وەزیران ناتوانێت هەڵبژێریت تا سەر کۆمار هەڵبژێریت پەرلەمان ناتوانێت جەلساتە نۆرماڵەکان و ئاسایەکانی خۆی بکات و کار بکات کاتە پرۆسی سیاسی تعتیلە بێت و ئەمەش لە قازانجی هیچ لایەنەکان نییە بەتایبەت لە قازانجی لایەنە براوەکانە نییە کە ئەوە ناتوانن نسابی پەرلەمان بۆ شێوکەن ئەکید لە پەرلەمانە ئەو نسابە دروستکرێ و قسەکەی منیش ئەوەیە جارێکی ترە گەڕێمە بۆەوەی کە جۆرێک لەو تەوافقی کە لە عێراقا ئەو عورفە تەوافقیە کە خراپیشە ینی بەڵام ڕاهاتوون لەسەری و زەحمەتە عێراق بتوانێت دەستبەرداری بێت جارێتتر دروستە بێتەوە جارێتتر دروست هەر بەوە نییە کە ئەو کابراڵێ ئەکسەریەت و حکوومەتی ئەکسەریەتەوەوانە لەوانەیە ئەکسەریەتێک بێت بە تێگەیشتنی خۆی بەڵام ئەو ئەکسەریەتی ئەوە بێ سونەشی تابێ و کوردیشیا بێ کەواتە خۆی ئەکاتە تەوافق ئەکاتە جۆرێک لە تەوافقەوانە بەڵام ئەو لەوانەیە وەکو چۆن زە پارتی ڤیتۆیەکی لەسەر کاندیدیەکێتی هەیە ئەویش ڤیتۆیەکی لەسەر یەکێ لە کاندیدەکانە بێ ئەو کاندیدەی لایەنە شیعەکان باشکرا دیارە نووری مالیکی ئەم ماوەیە کە خۆی کەسێکی گرنگ و ئەساس و با مالیکی ئەم 4 ساڵە لێ نەکرێت باسیەوەکەن کە ئیتاری تەنسیقی مەسەلەن بەشێک لە سەرکردەکانیان زۆریان مەسەلەن هێزی چەکداریان هەیە و ئەویش هێزی چەکداری هەیە مەترسیەوە هەیە بگاتەوە ئاسە لە عێراق ناو چەندین جارگەیشتە ئەو لێواری ئەوە چەندین جارگەیشتە لێواریوانە بەڵام بەرژەوەندەکان و مانەوەیان لە عێراق و فشار ئەقلیمەکان قەت ڕێگای نەداوە زۆر جار ئەگەری شەڕی ناوخۆی لایەنە شیعەکان زۆر بەهێزتر بوو لەوەی کە کاتی خۆی شەڕی ناوخۆ لە بینی یەکێتی و پارتیە دروست بوو یا لە بینی شیعە و سونە دروست بوو لە دوای 2023 و 4وانە بەڵام شیعەکان دوجار شەڕی ناوخۆشیان هەبوو مالکی لەگەڵ سەدرەکانە شەڕی ناوخۆیشیان هەبوون بەڵام ئەو شەڕە ناوخۆیە
کە چکەزان ماڵوێرانیەکە بۆ هەمویان نە ئێران قبولیەکان نە وڵاتەکانی تر قبولیەکانە ئەمریکا ڕێگادا نەخۆشیان بەرژەوەندەکان لەوەیە بۆیە هەمیشە پاراستویانە و هەمیشەش ویان کردووە کە وردە مؤسساتی دەوڵەتیش هەیبەتێکی هەبێت و ڕۆڵێکی هەبێت پێت وایە بە پێی خوێندنەوەی بەڕێستا مەسەلە سبەی شیعەکان لایەنە شیعەکان ڕێککەوتن و وتیان یاڵا هەردووکتان بە کوردیان وت هەردووکتان کاندیدی خۆتان بێنە ناو ئەنجومەنی نوێنەران ڕێککەوتنە کۆنکرێتەکان دەورە بینێ یاخود پەرلەمانتارەکانی کاکزانە خۆت شیعە لە کێشەی لەسەرەوە نییە کە کورد بە دە کاندیدەوە چ کێشەیەکی ڕۆژێکە ڕێکەوێ خۆشی بۆ سەرۆک وەزیرانی بۆ ئەوانە کێشیان هەیە و ئانیان هەیە بۆ سەرۆکی پەرلەمان سونەکانیش کاندیدیان هەبیانی چ کێش ئەوە نییە ئەنی کێشیان نییە لەسەرەوە بەڵام تۆ علاقی بەوە هەیە کە یەکێتی ئەڕوا کاندیدێک پێشکەشەکە بە حسابی ئەوە بکات وەکوی لە 2010 ڕوویدا ینی پارتی حساباتەکانی خۆی نەکرد بۆیە فەشەلی هێنا یەکێتی حساباتەکانی خۆی کرد و سەرکەوتو بوو لەو ململانی کە کردی لە ئێستا یەکێتی بۆی سەرکەوتو بێ پارتی بۆی سەرکەوتو بێ حسابی یەک بە یەکی دەنگەکانەکات ئەجا لە بیرمان نەچێ ئێستا لە پەرلەمانی عێراقا دەنگی سەربەخۆ هەیە ئێستا لە کوردستانە نەوەی نوێ هەیە نۆ کورسیان هەیە لایەنەکانی تر هەیە ئێستا یەکگرتووی ئیسلامی فاکتەرێکی گرنگە لە پەرلەمانی بە 4 کورسی لایەنە بەڵێ شقامی عێراقی ئەوەی کە پیان وتری خۆ پیشان درانەوەوانە لایەنی تریش هەیە ئەمانش هەموو حسابی بۆ بکرێت و یەکەتی و پارتیە بێ تعامل لەگەڵ ئەم لایەنانە بکەن لایەنە شیعەکان بێت تعامل لەگەڵ ئەم لایەنانە بکەن چکە تۆ یەک دەنگ کۆ بکەرەوە نسابەکەت بۆ ئەوی نەکەێت بە یەک دەنگ تۆ توانی دوو لە سەرسیەکە نەکەیت 2000 پێت وایە پرۆسەکە کاتێکی زۆرتر بخانێت بگەینە واردە ساڵێکی تر بخانێت واردی دوو هەفتەی ترەوە بکرێت ینی پرۆسی سیاسی لە عێراقا بەو شێوەیە ینی ئەکرێت لە لەحزەیەکە ئینفراجێک ڕووبدا کرانەوەیەک ڕووداتەوە بکرێت و لەوانیشە ئەم جەر حەبل ڕاکێشانی یەکترە ملبادانی یەکترە پەنجە قینیکردنی یەکترە ساڵێک بخێنێت واردە تا ساڵێکی تر بڕات واردیشە لە هەفتەیەکی تر لەوانەیە بکرێت بۆ نییە کە تۆ متفائل بیان متشائم بێ پرۆسەکە بخۆی پرۆسەیە معقدە ترکیبەی عێراق ترکیبەیەکی معقد و ئاڵۆز و ئەوانەیە پەیوەندەکانی نێوانێکی پارتی بە هەمان شێوە دابڕانەکانیان بۆ باسم کرد لەو ڕۆوە بەردەوام بووە یعنی شتێکی تازە نییە و تاریخێکمان هەیە لەگەڵ ئەوانە دوجاریش ئەبێ بکەن بێنێت ئەگەر پێکەوە بژین و پێکەوە کار بکەن و حکومەت تشکیل بکرێت لە عێراقا حکومەت تشکیل نەکرێت و ژیانە وەستێت ئەبێ حکومەت تشکیل بکەن حکومەتی کاربەرێکرد ناتوانێت تا سەر بەردەوام بێت ئەگەن بە نەتیجە دواسەرنجی کە عدنان هیوادارم بگەن بە نەتیجە و ئەو نەتیجەیەش کە هەیە ڕنگدانەوەی هەبێ بەسەر ژیانی خەڵکات چکە من پێم وانە پۆسی سەر و کۆمار ئەسڵی کێشەکەش پۆسی سەر و کۆمار بێ و سەر و کۆماریش هیچ ڕنگدانەوەی لەسەر ژیانی خەڵکوانە نیە و بێنرخی ناکەم و کێشەم لەسەر هیچ کەسێک و شخصێک نییە بڵێم بە دیاریکراوی ئەوانە یا حزبێکەتیە بێ پارتیە بێت کەسێکی ترە بێت نەوەی نوێ بێت لانە بێ فلانە بێت بەڵام دوجار ئەو پۆستە ئەو ئەهمیەتەی نییە ئەوەی کە زۆر گرنگە لە دوای ئەم پۆستەوە چی ئەکرێت لە بەغدا و کورد ئەتوانێت بە ڕوحە لە بەغدا کە چووە بەغدا بە ڕوحی عێراقی بەمانە ئەوەی کە مشارکە لە پرۆسی سیاسی میوان نییە و حسەی هەیە لە عێراق و شەڕ لەسەر حسەی لەسەر پشکی خۆی و لەسەر بەشی خۆی لەسەر مافی خەڵکی کوردستانەکە من هیوادارم ئەو پرۆسەیە دوجار ڕنگدانەوەی لەسەر ژیانی خەڵکە بێت نەک تەنها لەسەر یەکێتی پێی وابێ بەمە کەرامەتی یا ئەچێتە سەر یا ئەشکی یا پارتی پێوا بێ کەرامەتی ئەشکی یا ئەچێتە سەر چەند ڕنگدانەوەی لەسەر ژیانی خەڵکی لەسەر معیشەتی خەڵکی ڕەنگە هەردووچیان دۆخیشان بۆ جەماوەرەکەیان بۆ شێوە دروست کرد بێ کە باس جەماوەرەکە ئێستا زۆرتر ڕاست لە ئاسی سەرەوە زۆر محتەمەل بەوەی کە ئەم شەڕیان چۆنی نەکەنەوە هەردووگیان لایەن گرنگە بەڵام جەماوەرەکە ئەوەی کە لای گرنگەوەی کە پرۆسی سیاسی لە عێراقدا لە ئێستا لەوانەیە ئەگەر کورتی کەینەوە زۆر ئەوەی بکەینەوە بڵێ ئەو 200 میلیۆن ملیارەمان بۆ دیە نایە زۆر سپاس خۆشیان حەقی خۆیان بێگومان سپاس بۆ بەڕێز عەدنان عوسمان و سەر و چاودێری سیاسی و سیاستمەدار سپاس بۆ بەڕێستان بۆ ئەو گفتوگۆ جیاواز سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ شرۆفەکانی کاک عەدنان عوسمان کۆتاییمان بە پانۆڕامای ئەم شەو هێنایەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە